ئازیزان خۆشەویستان هونە دۆستان وا دیارە ئەمڕۆ ڕۆژێکی یادگاری خۆشە هەڵدەستین بۆ نەواری سازدانی نەوارێکی خنجیلانە و قەشەنگ ئەم نەوارەش لە سەداواکاری کاک شێخ سیروانی هاڕوونی خۆشەویستە دانیشتنی ئەوە پێشکەشی دەکە بە شێخی شێخان شێخ دڵداری هاڕوونی بەرز و بەڕێز ئەو کەلیمانە تازەن هەر پێشکەشە بە شێخ دڵداری خۆشەویست شێخی هەموو هەنارەیان دەستوری شێخ سیروانی خۆشەویستە هیوادارم بەڵی شێخ دڵدار بێ و بەڵی ئەو کەسانە بێ کە خۆشەویستی شێخن ئەمڕۆ لە بەرواری 11/11/2020 ئەم نەوارە زەپت دەکرێت لە ستۆدیۆ جوانەکەی کاکزانیاری خۆشەویستە لەسەر ئۆرگ کاکزانیاری کوردی بە سازە خۆشەکەی کاک ڕێبواری بەرز و بەڕێز برای بسووکتان بە گۆرانی لە خزمەتاندام هێمن کەمال پێشکەشە بە کاپتین محەممەدی خۆشەویست سڵاوی لێبێ ئەستۆ وێنەگرتنی ماگە دەکەوێتە ئەستۆی برای بەڕێزم کاک هەڵمەتمەندچی خۆشەویست ئێستاش باسی لەسەر پرۆگرامی تیپی مۆسیقا و فەرموو سەرەتام و شتێک بە ناوی ئەو خوددایە چونکە بە بێناوی ئەو هەموو شت بێسەڵایە دەبا من بیکەم بەسێ لەو لە ماڵە ئازایە عەشیرەتی هەنارەی پیاوی زانای تێدایە مەلا ئۆمەر بەوان جوانە دڵی لووتکەی چیایە کەشان لە شانیان نادا چوو شێخ دڵداری تایە کەشان لە شانیان نادا چوو شێخ دڵداری تایە سەڵاوت لێبێ شێخی شێخان بژی شێخ سیروان شێمە هاڕون ئەی پیاوی زانا و بوێر عالم فەخرت پێ دەکا هەولێر فەخرت پێ دەکا شێرەکەی دەشتی هەولێر تۆ بەهێزووی بازووی خۆت چاوی دوژمن دەکەی شوێر بنەماڵەکە سەر بەرزە زۆر هەژاران دەکەن تێر ماڵەکە سەر بەرزە زۆر هەژاران دەکەن تێر یاڕەبی هەر بمێنن ئێوان کوڕانی دلێر یاڕەبی هەر بمێنن ئێوان کوڕانی دلێر
سەری قەت ناکانەوی خەبات و تێکۆشانیان ئەوە بۆ تەڕێ و ڕەوی هاڕوونی هاڕوونی سەری قەت ناکانەوی خەبات و تێکۆشانیان ئەوە بۆ تەڕێ ڕەوی قەت تەسیل لەوان ناکە ماندی بوون و بیخەوی چی سوڵحە دەکرێ لایەن بەڵندن نابنەوی چی سوڵحە دەکرێ لایەن بەڵندن نابنەوی وەکومان گندیارن لە تاریکای شەوی وەکومان گندیارن لە تاریکای شەوی شێخ دڵدارە پیاوی بە معنای کەلام ئامۆزای شێخ سیروانە لە بۆ من بۆتە برام چاویمە شێخ دڵدارە پیاوە بە معنای کەلام ئامۆزای شێخ سیروانە لە بۆ من بۆتە برام رحمد لە شێمەی هاڕون ئەمن دام نابوو وەک مام شێخ دڵدار پیاوی یازا پیاوی بەزەرگ و بەسام شێخ دڵدار پیاوی یازا پیاوی بەزەرگ و بەسام بە کردارەکان زەرژی ناعەزان دەکەی پڕزام بە کردارەکان زەرژی ناعەزان دەکەی پڕزام سەڵاوت لێ بێ شێرە کوڕ ئەمن دایمەن سەری ڕێز بۆ ئێوەدا دەنوێنم ئامادەم لە پێناوتان ئامادەم بڕژێ خوێنم ئەمن دایمەن سەری ڕێز بۆ ئێوەدا دەنوێنم ئامادەم لە پێناوتان ئامادەم بڕژێ خوێنم مەرجی دوژمنە کاتان بە دیاری بۆ دەێنم گوڵی شەڕەف ئەمن بە دیاری بۆتان دێنم بنە ماڵە سەربەرزەکە دوژمنتان دەوەرێنم بنە ماڵە سەربەرزەکە دوژمنتان دەوەرێنم شێخی شێخان شێخ دڵدار هاڕوونی خۆشەویستی خۆمان هەر بژی خۆشەویستی شێخ سیروان هاڕوونی بژی نەو دوو ئامۆزایە بژی شێرە کوڕ